هەلەبینەران طبعا لافهاتنا بەغدا هەولێرێ بچاودێریە نەتوێنەبگێتی سەبارەتی ئاساییکردنا ڕەوشە شنگالێ طبعا هون دزانن 6 ساڵە شنگال ڕەوشێکی تایبەتدایە ئەو جینوسایدە بەسەر شنگالێ هاتی ماها 2014 دەما چەکدارên داعشê derbasî şingalî bî bi hezaran xelkê şingalê qetliam kirî revandî. Şonda rewşeketin hat hind hêz ku xelkê şingaleyî tewacî dan li şingalê hebû bi taybetî PKK ve hesasetek dirûst kiribû. Bêguman karîgeriya vê hesasiyetê ew jî bû ku tevî hevî di nava şingalê de hebû hejda şeعبî piştî 16 Oktoberê hebû xelkê şingalê her hemû di nava kempandan li Sunûrê Parêzgeha Dûkê û neynawa heta nûke nevegeriyan ser mal û halên xwe. Ez bêguman servêrek kevnê wê pîtir pirsan li Barêz İsmaîl İbrahîmî çavderê siyasî ku li bajarê Vancouver yê Kanada gelme daye. Kek İsmaîl demata baş be. Taban ev ferekefna navbera Herêma Kurdistanê hikûmeta federal sebaretê şingalê hatiye kirin deverên din jî ne. Tu zanî ev Diyala û Kerkûkê û hin deverên dinê Sunûrê Parêzgehanê neva deştanê neva jî hene. Tu ça ferekeftin bînî gelo? دەم باش سڵاو ڕێزمەیە دیارە ڕێکەوتنە هەروەگەزانین شنگال بەڕاستی برینێکە بە ناخی هەموو کوردێکەوەیە و تووشی کارەساتی زۆر هات بەداخەوە لە دوای هێرشی داعش بۆ سەر ئەو ناوچەیە و زیاتر لە 6 ساڵیشە بە و برینەوە هەروە دەناڵێت بۆیە ئەم ڕێکەوتنە سەرەڕای زۆر تێبینی کە هەیە لە سەرەتی من بە هەنگاوێکی پازیتیڤ و باشی ئەزانم کە وردە وردە مەجال خۆشەکە بەوەی کە دۆخەکە ئاسایی بکرێتەوە خەڵک بگەڕێنەوە سەر ژیانی خۆیان و هەوڵەکانی ئاوادانکردنەوە دەست پێ بکەن. بەڵێ طبعا شنگال شبلی هەندێک و خەلکێوێ gelekî قوربانی دایە شنگال gelek şerên dijwar tê de hatine kirin wêran bûye. Heta nûkejî rêxerayên nêvdewletî bi sedemaya rewşa li şingalê heye neşyan vegerine şingalê dêdî bêt avakirin. Ji layê avakirina şingalê avadankirina şingalê tu çavbînî gelo vê gavê. ئاساییە کاتێک کە ناوچەیەک ئەمنیەتی تێدا نەبێت ئەم ڕێکخراوە نێونەتەوەیەکان خۆیانە بوێرن کاتێک مەترسی لە سەریان ساز بێت ئاشکرایە کە ناچن لەوێ خۆیان بخەنە مەترسیەوە جیا لەوەش ئاوەدانکردنەوەیەکی ژەگەر بیرکان لە دۆخێکی نائاساییە بۆی هەیە دووبارە بە تەقینەوەیەک یا بە هێرشێک بەخرا بکرێتەوە بە فیرۆدانی سەرمایە و کات و دەرفەتە بۆیە پرۆسەکانی ئاوەدانکردنەوەی شنگال تا ئێستا ڕاگیراوە و ئەم ڕێکەوتنە مەجای ئەوە سازەکات کە ئەم ڕێکخراوانە NGOکان چاوانەی کە لە ئاستی عێراقان لە ئاستی هەرێمی کوردستانە و ڕێکخراوە نێونەتەوەیەکان سەر بە نەتەوەیە گرتوەکانی یان ڕێکخراوە مرۆڤدۆستەکانی تر لە هەموو ئاستەکانە مەجالیان بۆ کرێتەوە کە بێن دەست پێ بکەن بە ئاوەدانی و گەڕانەوەی خەڵکەکە بۆ شوێنی خۆیان و پرۆسەکانی ئاوەدانکردنەوەی ئەو ناوچەیە کە زۆر وەدوا کەوتووە هەنگاوی خێرای بێت. بله طبعا ایکش بنودن به اتفاقه و کو ریبرایکی خواجهی لشنگاله به تابع کردن هش خالق شنگاله به هزاران خورتن شنگاله د نوا ماسن امنی دا بین توظیف کردن که پلیس و کو آسایش اداره شنگاله بکن تو به چاد بینی گلو اگر شنگال که بیت دست خالق شنگاله خدا اب خو به همو پیکاتن خو به اداره روشا شنگاله بکن ئەمە پرۆسەیەکە هەر وەک لە سەرەتاوەژم پێکرد ڕەنگە تێبینی لەسەر هەبێت بەڵام لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی ناوچەی شنگال بۆ منێکی کوردێکی نەتەوەی ڕەنگە زۆر دڵخواز نەبێت پێم خۆش بوو کە لەسەر هەرێمی کوردستان بێت شنگال و ڕێوەبەریەکەی لە جێ چاودێری هەرێمی کوردستان بێت بەڵام ئەزانینەوەی کە من حەزم لێتی لەگەڵ واقعەکە ڕەنگە زۆر جاریەک نەگریت بۆیە ئەم ڕێکەوتنە بەم شێوەیە هەرچەند کە جارێ سەرەتایە بەڵام پێم وایە دەرفەتێکی باشە لانێکم خەڵکەکە بۆ خۆیان بەڕێوە ببن و باشتر لە هەموو کەس ڕەنگە بزانن بەرژەوەندیان چییە و چیان پێویستە بۆیە ڕێوەبەریەکی خۆجێیی هەروەها سیستەمێکی ئەمنیەتی و پۆلیسی کە خۆیان چاوەدێری بکەن و خۆیان بەڕێوەی ببن من بە هەنگاوێکی باشی ئەزانم. بله طبعا کاک اسماعیل خۆت ئەزانی ئێستا دیفاکتویە کوردستان بۆ 4 پارچە ناتیە دابەشکردن هەر پارچەیەک دکەوێ وڵاتێکی دندا بە جوگرافیە لەسەر ڕاستە نێودەوڵەتی ئێتراف پێهاتیەکردن ئێدیێڤە حەتمیەتە بێ دەڤەرەیە واقع تا چەند گرنگە هێز و ئالیین سیاسیین کوردستانی بێ تایبەتمەندیە کوردستانی پارێزن
بۆ نمونە ئەو حساسیەتە شنگالە هات کە دروستکردن ئێدی هەند ئالیێندن یەن پارچێندن یەن کوردستان هەنە vê hesasiyetê dirûst nekin êdî hêcetana de ne dest aliyên dijber ku pêtir rewşe tesîd bikin. ئەوە ڕاستە من ئاماژەم پێکردە پێشتریش کە حەز و ئاواتەکەی من دەگەڵ واقع جیاوازە واقع بینین ئێستا هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لەباری یاساییەوە لەباری نێونەتەوەیەوە وە شنگالیش شوێنێکە کە مناقشەی لەسرە بۆیە بەڕاستی ئەمە گەڕێتەوە بۆ یەکبوونی ناوماڵی کورد ئەگەر بۆ خۆمان تەبایی و یەکبوونمان لە ناوانە بێت زۆر جارە بینین ڕەنگە لایەنەکانی تر و ئەوانەی کە دژبەرن کەڵکی خراپی لێوەربگرن و بەڕاستیش بە فیرۆدانی هێزە بۆیە من قەنەعەتم وایە ئەبێت پشتگیری بکرێت لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو نوێنەر و نوێنگەی داخوازیەکانی خەڵکی کورد لە باشووری کوردستان بەوەی کە بتوانن بە دەسەڵات و بە دڵنیایەکی زیاترەوە بڕۆندان وساندن بکەن دەگەڵ لایەنەکانی ترجە چ لایەنی عێراقی بن چ لایەنی نێونەتەوەی ئەوانەی کە کێشەی ناوخۆیی و پەیوەندی بە ناوماڵی کووردا هەیە وە بزانم ئەبێت خۆمان لە ناو خۆمان چارەسەری بکەین و زیاتر نەهێڵین کە درزمان تێ بکەوێت کە بەداخەوە لە مەسلەی شنگالە بینین ئەمە واقعێکە و نەیارانیش ئەمەیان لە بەرچاوون نییە بۆیە ڕەنگە کارتەکانی دەستی حکوومەتی هەرێمی لایەنی دانوستاندرکار لەلایەن هەرێمی کوردستانەوە بڕێک بە تێبینی زیاترەوە بچن و ئەم دڵنیایی کە ئەبوا هەیەیان بێت بەدەستیانەوە نەبێت هەرچەنە بێ بەڵێم ئەوەش سەرکەوتنێکی باش بووە لەو ڕێکەوتنە حکوومەتی هەرێم توانی لانیکەم داخوازیەکانی خۆیان بچەسپێنن. بەێ طبعا ئەو ڕێکەوتنی لەسەر شنگال کرا بەس ڕەوشە شنگالی وسانی نەتوزانی ڕەوشە کەرکووکێژی وسایە بەریاچاندێکی پاکێژەی مابووە کە چاودێری کرد بە گوندێ پەلقانە یعنی وێرێژی عەرەبێن هاوردە چن زەوزارێ کوردان بێگومان ڕۆژاڕۆناکە هەوڵ دەدەن داگیر بکەن لێ دەبێرێ لە دیالە بگرێ لە حتا وەرە کەرکووکێ بگرە وەرە نەینەوە بگرێ لە وەرجی دەبێرێن کوردستانی لە ژێر سیاسەتە تەشەیوع و تعریبێکی جدیدانە کەواتە تاشان گرنگە ئەفرێکەفتن بێتە پۆلێنکردن بۆوان دەبەڕانژی گەلو خەڵکی باشە ئاماژە پێکرد لەبەرەوەی کە پێشتر وتم وا هەستە کراکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە تۆزێک ئاڵۆزی لەناو خۆیان هەبێت واروەها دوای ئەم ڕووداوانەی لە 2 ساڵی ڕابردووە هاتە پێش زۆر لایەن تەبلیغاتی ئەویانە کرد کە حکوومەتی هەرێم پێگەی لاواز بووە هەم لە ناوخۆ هەم لە ئاستی نێونەتەوەیە بەڵام ئەم ڕێکەوتنە نیشانیدا بۆ پشتیوانێ بەرینەی کە هەم ئەمریکا وەکو زلهێزێکی ینی تاقە زلهێز لە ساحەکەیە و نەتەوە یەکگرتوەکان و زۆربەی وڵاتانی ئەوروپایی و تەنانەت وڵاتانی جیرانیش کە پشتیوانیان لێکرد ئەمە خۆی نیشانەی پێگە و هێزی حکوومەتی هەرێمە و ئەکرێت ئەم ڕێکەوتنە ببێت بە سەرەتایەک بۆ ناوچەکانی تریش ئەگەر ئەمە تەجروبەیەکی سەرکەوتوو بێت ناوچەکانی تریش وەکو کەرکووک ئەکرێت هەمان تەجروبەی لێ دووبارە بکرێتەوە و ببێت بە بنگەیەک یان دەستپێچێک بۆ بەڕێوەبردننی مادە یاسایەکانی تر وەکو مادەی 140. بەڵێ حکوومەت هەرێما کوردستانی توزانی دەرەنجامی هەڵبژاردنەکە تێتە ڕۆژەوێ هێزین بە باندۆرک و خەڵی گەرایین خۆ دەدەتێ ئەف حکوومەتە تێتە تەشکیلکردن حکوومەت وەکو ماسەیەکی فەرمیە بێگومان لە سەراستی نافخۆ و سەراستی حتا ئەقلیمی نێودەوڵەتی تەعاملێکی جدی دیگەل حکوومەتە هەرێما کوردستان تێتەکردن اتفاقات نابێنا هەولێرێ و بەغداژی تاشان گرنگە ئالیێندنیان سیاسیژی هەندێک جاران وان اتفاقا پرەنگێکی دی نیشا خەڵکی نەدەن ڕێزێ لێ بگەن ji ber ku باوەیەکی یاسایی تعامل گەل بێتەکردن ئاشکرایە من ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێم نوێنەر و نوێنگەی خەڵکی کووردە لە باشووری کوردستان کەوایە لە باری یاسایی و لە ئاستی نێونەتەوەیە حیساب لەسەر بەرپرسانی هەرێمی کوردستان ئەکرێت و ئەوان نەتوانن لە زمان خەڵکی کوردستانەوە قسە بکەن و بڕیار بدەن و ڕێکەوتن ئیمزا بکەن کەوایە زۆر گرنگە کە پشتیوانی لێ بکرێت و هەوڵ بدرێت کە ئەوەندەی بتوانین بەهێزتر بین و یەکگرتووتر بەڕۆڕووی لایەنەکانی تر ببینەوە چون لە مناقشەکانی سیاسیە ئەم شتانە ئاساییە کە چەندە بتوانی تۆ هێز پیشان بدە
بدەین کەوایە حکوومەتی هەرێم نوێنەرایەتی باشووری کوردستانەکات و وەکو بینیمان بەخۆشیەوە نیشانی داوە کە لەباری نێونەتەوەی و لە ئاستی سیاسیەوە خاوەن پشتیوانیەکی زۆرە بەتایبەت وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا جێگە و پێگەی هەرێمی کوردستانیان بەلاوە گرینگە و پشتیوانی لەکەن لەم ڕێکەوتنەوە بزانم زۆر باشکرا دیار بوو تەنانەت بەلایەنی عێراقیش کە حکوومەتی هەرێم هەم پێگە و خورسایی خۆی هەیە هەمیش لە ئاستی نێونەتەوەی یا پشتیوانێکی باشی لەگەڵایە. بله کاک اسماعیل طبعا سیر و جدی یادا 16 اکتبر 16 اکتبر توزانی روزێکی گەلێکی ڕۆژ بووە هالڤر مەتەقتی ئەحداسین 16 اکتبر دیکە حتا سەرێ سبێ ینی gelek germî me dikir êdî êza Pêşmergên Kurdistanê diserkeve lêl Kerkûkê meqameke ciddiyate kirin lêl pirekê hemû tij berovajî bûn rewşekê gelekî nexwastî bû yanî bi vê helketinê taşan giringe aliyên siyasiyên Kurdan baş bizanbin eger yek rês nebin xwedî stratîj û biryareke konkrêtiya hevdû nebin êdî wekî Kerkûkê dê roj bi vî awayî bi dest be taşan giringe ev tecrübat teel bêtel berçavgirtin وەکێتەژی گوتی ئێدی ئالیین سیاسیین کوردستانی خەتی استراتیجێکی بن بۆ چاکەی دارەکەنا وێراوشێت توزانی ئەف دەڤێرە بەردەوام دە قەیرانادایە ڕاستە بەداخەوە 16 ئۆکتۆبر خاڵێکی ڕەش و تاڵە لە مێژووی ئێمەیە لەم ڕووداوانە کەم نین لانیکەم لە مێژووی 100 ساڵی ڕابردووی کوردستان بەگشتی و زۆر جارکە ئێمە ڕووداوە مێژوویەکانە خوێنینەوە چاوێن لەکەین ئاخۆ حەسرەتی بۆ خۆین خۆزگاوە نەبووایە خۆزگا کورد یەکدەنگ بووایە بەڵام لە 16 ئۆکتۆبر یعنی مێژوو لە پێش چاوی ئێمە دروست بوو و تەنانەت ئەم ڕۆژکە بینین درێژەی ئەو مێژوەیە و ئێمە تێیاژین لە واقعی مێژوویەکە یاژین ڕووداوێکی تاڵ بوو و ئێستاش ناخۆشی و ئازارەکەی هەر هەیە و ئەبوایە دەرسی لێوەربگرین و زیاتر دەرسی لێوەربگرین لە شەوی 16 ئۆکتۆبر خەڵکێکی زۆر فرمێسکی لە چاوهاتە خوارێەوە ئەو هەموو قارەمانی و قوربانی دانەی هێزی پێشمەرگە و ئەو دڵخۆشیە کە لە دوای ڕفراندۆمە بۆ خەڵک ساز ببوو بەداخەوە بە تاڵیەکی زۆر ناخۆش کۆتایی پێهات بۆیە خۆزگە دەرسی لێوەربگرین لەم ڕووداوای لە 16 ئۆکتۆبر بەشێکی زۆر لە خاکی کوردستان لە دەست و بەشێکی زۆر لە گەورەی و لە پێگەی کوردستان بەگشتی بەبێ جیاوازیەوەی کە چه حیزبێک و چ لایەنێکە یان لەکوێیە کورد بەگشتی بەڕاستی لەوەیە زەرەری بینی و خۆزگە زیاتر دەرسی لێوەربگرین پێش بەم ڕووداوانە بگرین پێویستە ئێمە یەکگرتوو بین. بەڵێ برێسی ئیسماعیل ئیبراهیمی چاودێری سیاسی لە باژارێ ڤانکۆڤەر یەکەم نەدادگەلمە بوو گەلێکی سوپاسکی ئیسماعیل دەم باش سپاس بۆ ئێوە.